ساڵێک پێش ئێستا بەشێک لە خەڵکی هەڵەبجە ئاهەنگی پێشوازیکردنی ئەندامان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان دەگێڕا بۆ دەرکردنی یاسای ژمارەیەکی ساڵی 2015 بۆ پێگەێنانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە و ئەنجومەنی پارێزگاکە. بەڵام تا ئێستا لە کۆی 12 مادەی ئەو یاسایە تەنها 3 لە مادەکان جێبەجێکراون. گرنگترین مادەی یاساکەش کە تا ئێستا بەهۆی ڕێگنەکەوتنی لایەنەکانەوە جێبەجێ نەکراوە پێگەێنانی ئەنجومەنی پارێزگاکەیە. دروستکردنی ئەم ئەنجومەنە گرنگی خۆی هەیە چونکە ئێستا بەهۆی نەبوونی ئەنجومەنێک لە هەڵەبجە زۆر جار ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو مافی بەخۆی داوەکە پیادەی ئەو دەسەڵاتانە بکە کە بۆ ئەم ئەنجومەنە کاتیە هاتووە چونکە چەند نوێنەرێکی خەڵکی هەڵەبجە ئێستا ئەندامن لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بە گوێرەی یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجە 25 کەس دەبنا ئەندامی ئەنجومەن و ڕێژەی بەشداریکردنی ئافرەتیش نابێت لە سەدا 30 کەمتر بێت. لە ماوەی ساڵی ڕابردوو سەرەتای ئەم ساڵیش لایەنە سیاسیەکانی هەڵەبجە 32 کۆبوونەوەیان بۆ دابەشکردنی کورسیەکانی ئەنجومەن و پۆستە حکومیەکان ئەنجام داوە. بەڵام تا ئێستا سەرجەمی پۆستەکان یەکلایی نەکراونەتەوە. ئێمە حیزبەکان ڕێکەوتین هەڵەبجە لەسەر ئەساسی 30 شواری ئەو بازنەی هەڵەبجە دانکان تەوزێ بکەن. هەموو لاکان ڕێکەوتین جگە لە پارتی. دیارە پارتی هەر بیانیان گر بۆ ئەوەی کە ئەو وەزعە مماتەڵە پێکرد دیارە شتێکیان لە بەرچاو. بە گوێرەی دووجار لە ڕێکەوتنی بەشێک لە لایەنەکان بۆ کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە یەکێتی 6 کورسی و گۆڕان 5 کورسی و یەگرتو 4 کورسی و هەر یەکە لە کۆمەڵ و پارتیش سەر و 3 کورسیان بەرکەوتووە. 2 کورسیش بۆ بزوتنەوەی ئیسلامی و کورسیەکیش بۆ حیزبی شوعی کە بە ناوی هاوپەیمانی نیشتیمانیەوە بۆی دانراوە. کورسێکی کۆتاش بۆ کاکەیەکانە. گۆڕان و پارتی و کۆمەڵیش تا ئێستا ناوی کاندیدەکانی خۆیان نەداوەتە حکوومەت بۆ ئەوەی دایان بمەزرێنن. ئەم دووبارەیە وای کردو لایەنە سیاسیەکان هۆکاری ئەوە بوون کە ئەنجومەنی پارێزگا پێک نەهێنرێ و من لە ئەوەڵیشەوە لەگەڵ ئەوە بووم کە خەڵکی هەڵەبجە بەبێ ئەوەی کە ئینتیخاباتیش بکرێ 25 کەسایەتی لە ناو هەڵەبجە هەڵبژێرن بەبێ لایەنە سیاسیەکان و ئەو 25 کەسە تا ساڵی 2007 ئیدارەی هەڵەبجان بکرێتایەتە دەست و ئەنجومەنی پارێزگاکان پێک بێنایە. دوای ئەنجامدانی 32 کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەڵەبجە تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی و حیزبی سۆشیالیست بڕیاری بەشداری نەکردنی حکوومەتە خۆجیەکەی هەڵەبجەیان داوە. تەنانەت پارتیش باز لە وەرنەگرتنی 3 کورسیەکەی ئەنجومەنی پارێزگاکەش دەکەن. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.